سەرەتا ویستم ڤیدۆیەکی جیاواز بکەم کە جیاواز بێ لەگەڵ ئەو کەسانی کە درۆن بەکاردێنن. هەر بۆیە فکرێم هەڵبژارد کە شتێک بێت ڕاستی خۆی فکرەکە و دەقەیە بۆم هات کە خۆی تەسووری عەفۆیمان کردووە بوو لەو دەقەیە و حەرەکەی کرد منیش هەوڵمدا ینی تر ئەو فکرێم بۆ هات کە ئەو دەقەیە و مۆنتازی کە دەنگی فیشە بکەمە سەری و ئاوا دووری کەمەوە پێیم دووبارە کردەوە 3 جار تاکو بە جوانی کردی و نیش لەگەڵ یا ڤیدۆکەم سەحب کردو و دەنگم کردێتە سەری و کە بووە بە شتێکی جیاواز و ترند. یەکەم ترندم بووە کە بەو شێوەیەش کە ناو بداتەوە کە بێتە شتێکی جیاواز. دوایەوەی کە من ئەنجامدا لە زۆربەی شارەکانی عێراق دووبارە کراوەتەوە، لە وڵاتەکانیش لە تورکیا، لە سووریا، لە ئوردن، لە ئێرانیش هەم بە هەمان شێوە کە ڤیدۆکانیان خۆیان بۆ میشان ناردێتەوە کە هەمان کاریان کردووە بە هەمان مۆسیقایشەوە. لە زۆربەی شارەکان تەسویرم بۆیان کردووە کە ینی کە بۆ تەخەڕوت جۆمانە لە کەرکووک کردومە، لە سلێمانی، لە هەولێر، لە زۆربەی شارەکان کردومە. بۆ کەسانیشی کە درۆنیان هەیە هەموو کات هەوڵدەن کە شتێکی جیاواز بکەن و بۆی بێتوە ترندێکی جیهانی. وەک ترندەکەی من سپاس بۆخوا کە لە هەموو وڵاتان ناویداوەتەوەش ئەلحەمدوللا.